Hello dear students of 5th grade, I hope you all doing well. Today we are going to study Unit 10, Lesson 7 and Lesson 8, page 98 and 99. We also have a new unit which is Unit 11. So we are going to study the first lesson of Unit 11. Open your class book, page 98. استاش کلاس بکتان خانه سر لاپرا 98. A visit to the Colosseum. سردانك بو Colosseum by Ben Sandres. كم نسيوا Ben Sandres. Have you ever wondered what life was like in ancient Rome? آیا هیچ کاته حەز کردو بزانی کە ژیان چۆن بووە لە ڕۆمای دێرین لە ڕۆمای کۆن؟ ویستوتە بزانی چۆن بووە؟ A visit to the Colosseum is a wonderful way to find out something about life in Roman times. سەردانیکردنێک بۆ Colosseum ڕێگایەکی سەرسوڕهێنەر و ڕێگایەکی سەرنجڕاکێشە بۆ ئەوەی شتێک بدۆزیتەوە، شتێک بزانی دەربارەی ژیان لە ڕۆما کە چۆن کاتەکانیان چۆن بەسەر بردووە، ژیانیان چۆن بووە. I visited the Colosseum on a cold morning last February. ئەڵێ چی لە مانگی 2 ساڵی ڕابردوو سەردانی کوێی کردووە؟ سەردانی کۆلۆسیۆمی کردووە لە بەیانێکی ساردا. I could smell fresh bread from the bakeries as I walked through the noisy streets. ئەڵێم توانی بوونی نانە تازەکە بکەم لە نانەوەخانەکانەوە کاتێک کە بە جادە قەرەباڵغەکەیە ڕۆشتم. Suddenly I saw the Colosseum in front of me. لەپڕ چی بینی؟ ئەم شوێنەی بینی لە بەردەمیە. Sadly, the Colosseum is in ruins now. بەداخەوە ئێستا خەریکە وێرانە بێ لە وێرانبوونەیە. The Colosseum is in ruins now. خەریکە وێرانە بێ چۆنەڵی بەرە وێرانبوونەچێ. The stone seats have gone. جێگەبەردینەکان ون بوون. جێگەبەردینەکان ئەو کاتەی کە خەڵکی لێرەیە بوون شانۆگەری پێشکەشکراوە شوێنی بەردین هەبووە کە لەسەری دانیشتون وەکو کورسی، بەڵام کورسی نەبووە لەبەر دروستکراوە. بەڵام چیان لێ هاتۆمانە دیار نەماون. ڕۆچوون بە عەرزەکەیە. And the floor has gone. هەروەها چۆنەڵێ عەرزەکەشی شکڵ و شێوە کۆنەکەی نەماوە و ئەویش ڕۆچووە. But I imagined excited Romans sitting in the seats and watching a fantastic show. ئەڵێ بەڵام چی کرد خەیاڵی ئەوەی کرد کە ڕۆمانەکان چۆن دانیشتون لەم جێگایانێ و سێری ئەم شۆوە فانتاستیکیان کردووە، سێری ئەم شۆوە خۆشانەیان کردووە. I explored the rooms under the Colosseum. اینجا چووە ژوورەکانی ژێر کۆلۆسیۆمەکە سێرکە. زانێ چۆنن ژوورەکان. Where the Romans kept things for the shows. لەناو ژوورەکانە ڕۆمانیەکان چیان داناوە؟ ئەو شتانەیان داناوە کەلوپەلانەیان داناوە کە بۆ شۆوەکەیان پێویستیان پێیەتی، کە بۆ شانۆگەرەکە پێویستیان پێیەتی. I felt scared. هەستم بە ترس کرد. Because the rooms were small and dark. لە برەوەی ژوورەکان بچووک بوون، تاریکیش بوون. As I was leaving, لەو کاتێکەوەم بەجێهێشت, I saw a man wearing a Roman costume. پیاکم بینی کە ئاجلی جلوبەرگی ڕۆمانی پۆشی بوو. Come back soon, he said. وتی زوو بگەڕێەوە. I hope I will visit the Colosseum again soon. هیوادارم جارێکی تر بەم نزیکانە سەردانی ئەوێ بکەمەوە. It is an amazing place. شوێنێکی سەرسوڕهێنەرە. After that we have two questions. What could Ben smell when he walked to the Colosseum? Why did Ben feel scared? We have the answers of these two questions here. So you can read again and find the answers. Making writing more interesting. We can make a piece of writing more interesting by asking a question. ئێمە توانین نووسینەکەمان جوانتر بکەین بە چەند خاڵێک. 1, 2, 3, 4, 5. باسی پێنج شێوەی کردووە کە نووسینەکەمان سەرنجڕاکێشتر بکەین. Have you ever wondered what life was like in ancient Rome?
ئەمە بەچی نووسینەکەی سەرنجڕاکێش کردووە بە asking a question. So the first one, asking a question. چۆن نتوانین نووسینەکەمان سەرنجڕاکێشکەین؟ Number 1, asking a question. بۆ نمونە وەکو ئەمە. Number 2, using the senses. هەستەکان بەکاربێنی. What we could hear. ئەتوانین گوێمان لە چی ببینین، بۆنی چی بکەین، تامی چی بکەین، دەست لە چی بین. کاتێک کە باسی شتێکەکەی کە نووسینەکە نووسی، ئەتوانین نووسینەکە بەقۆتر بکەی کە باز لە هەستەکانە بکەی گەر هەرێکێک بێ لەمانە. بۆ نمونە ئەووتی I could smell fresh bread from the bakeries as I walked through the noisy streets. ئەیتوانی بۆنی نانە فرێشەکە بکات. Smell. ئەمە لێرە باسی بۆنکردنی بەکارهێناوە. Number 3, using a variety of adjectives. بەکارهێنانی چەند adjectivێکی زۆر. بۆ نمونە کەوتی But I imagine excited romance sitting in the seats and watching a fantastic show. لێرە دوو adjectiveمان هەیە. excited مان هەیە، fantastic مان هەیە. excited واتە چی؟ جۆش و خرۆش. fantastic سیر و مەزن نامۆ. call it a fantastic show یعنی چی؟ شۆوە فانتاستیکەکە، شۆوە نامۆکە، شۆوە سیر و مەزنەکە، وەصفی شۆوەکە ئاکە. describe وەردێکی ترەکە adjective. کەواتە بۆی نووسینەکەت ئەوا لێ بکەی کە زیاتر سەرنجڕاکێش بێ adjectivی زۆر بەکاربێنە. Number 4, describing people's thoughts and feelings. باس لە هەست و بیرکردنەوەکانی خەڵک بکەی. بۆ نمونە مەڵێ I felt scared. ئەمە feelingە لێرەیە. I felt scared لێرە باسی لە هەستی خۆی کردو کە چۆن هەستی کردووە. لێرە feelingمان هەیە. Because the rooms were small and dark. لە بەرەی ژوورەکان بچووک و تاریک بوون. Number 5, using direct speech. Direct speech بەکاربێنی. direct speech چییە؟ قسەی کەسێک تۆ کاتە باسی ڕووداوێکەکەی یەکێک شتێک ئەڵێ، تۆش بچیت هەمان قسە لە نووسینەکە تا بنووسیتەوە وەکو ئەوەی کەوتراوە. بۆ نمونە ئەم کە لەو شوێنە چووە دەرەوە لە کەڵەسیۆمەکە، ئەو پیاوە پێیوت come back soon. سەرکن کراوەتە کۆتیشنەوە. direct speechمان باس کردەوە پێم وابێ لە یونیتەکانی ئەوەڵا بوو. come back soon he said. پیاوەکەوتی زوو بگەڕێەوە. باشە ڕێک لە کۆتیشنە داینەوە کاتە دەق و دەق پیاوەکە ئەم قسەی کردو بە هیچ گۆڕانکاریەک. هەرێکە لەم پێنج کاڵە وات لێ کاکە شتێکە نووسیەگەر ئەم پێنجە بەکاربێنی نووسینەکەت زیاتر سەرنجڕاکێشتر و خۆشتر و باشتر ببێت. دوای ئەو ماچینێکمان هەیە. لێرە 5 دانەیە. یەکەم دانەی هەل کردووە، لێرەش 5 هەرێکە لەمانە ئەخوێنیتەوە لەم بەربۆی هەڵەبژێری. بۆ نمونە ئەمە پرسیاری کردووە، ئەمە دایرەکت سپیچی بەکارهێناوە، ئەمە ئادجکتیڤی بەکارهێناوە. با بزانین چۆنە. یەکەم داناڵێ Do you ever wonder how people build Asian buildings? باشە ئەمە لێرە پرسیاری کردووە. ئەڵێ چی؟ ئایا قەت حەزت کردەوە بزانی، قەت ویستیتەوە بزانی کە خەڵک چۆن شوێنە دێرینە کۆنەکانیان دروست کردووە؟ لێرە ئەمە کوێشنە. سی هەڵبژاردووە بۆ یەکەم دانە. Number 2, I could feel the sun on my face and the wind in my hair as we drove up the hill. ئەڵێم توانی هەست بە خۆرەکە بکەم لەسەر دەم و چاوم و بەڕەشە باکەش لە قژمە. ئەمە چییە؟ Describing people's thoughts and feeling. Direct speech, a variety of adjectives using the senses. ئەمە کامە لەمانەیە. Using the senses. کەواتە number 2 A بۆ بێت. Number 3, the old stone walls were covered in beautiful painting. Beautiful painting. Beautiful چییە؟ adjective. وەصفی paintingەکە. باشە کەواتە ئەمە چی بۆ بێت؟ A variety of adjectives. Number 4, I felt excited as I walked through the doors of the castle. هەستم بەهستی بەچی کرد؟ هەستی بە جۆش و خۆش کرد کاتێک چووە دەرگای ناوەی قەڵاکە، کاتێ بە دەرگای قەڵاکە چووە ژوورەوە. ئەمەیان چییە؟ Describing people's thoughts and feeling. هەستکردنی خەڵکمان بۆ باسەکە کاتێ بی بۆ بێت. And the last one, I hope you enjoyed your visit, she said to me. Quotation markمان هەیە کاتە ئەمە چییە؟ Direct speech.
أما direct speech a man I felt excited as I walked through the doors of the castle. A man with describing people's thoughts and feeling. May beautiful with adjective a variety of adjectives. Basha Emission using the senses. Kawate CAEBD. Namshewaya Walami Aino. And then we have Unit 10 review. We have 9 questions. Number 1, we have a noun, okay? And its definition is a large piece of stone used for building. Yekam dana nonik man haya penasaka shiweka berdeki gaurea bakaria bo durskirni bina. Ama chibu amshta. Block. Okay? And be a zor nashrin there block. Number 2. Who found the Roman town? Ke Roman towni do zioa? Some builders. Some builders. Circle the correct word in the sentence. We had a wonderful time at the theater. We had a wonderful time at the theater. Which one is correct? We had a wonderful time at the theater. Wonderful. Wonderful is the correct answer. Number 4. Circle the correct answer. I can't find my camera everywhere. I can't find my camera anywhere. We use any in negative sentences and questions. So we have to choose anywhere. Ama any bakarenin la stay negative ula question. Kawatali, I can't find my camera anywhere. La tonum camera kam lahi shwene bdozmo. Number 5. Have you had anything to eat? Have you had nothing to eat? Ama sharwaku chwara moya. Ama katik any bakarenin kam question man habeyan negative be. Madam question alenchi anything. Number 6. Circle the correct answer. Pat called you yesterday. Dwene Pat bewandi peo kirdi. Did she? Didn't she? Kamyan bakar benin leralı called you. Called pasta. Basha? Negative ijniya positive kata lera betipke negative ke halbjerin. Alain didn't she? Number 7. Where is Machu Picchu? Machu Picchu lequea anusid in Peru, in South America. In Peru, in South America. Number 8. Adjective ekman here. Very old, from a long time ago. Usheeka kama best awaya. Zor kon hi maweki zor lamopesh. Ama chibu zor bakar mehan hena lamyunta. Ancient. Number 9. Write 2 ways to make a piece of writing more interesting. Alla dura gabnu sabo weka nusinek waleb kaysar andrakesh tirbet. Amma bu kabas maker. Chan regaman baskir pench rega. Family and Friends, Multi-Room 5. Unit 11. A message for the future. Listening 95. Listen and read. What are the children doing? Come on, Ed. Tell us about your great idea. Okay, why don't we make a time capsule? We can put things in this box and bury it. When people dig it up in the future, they'll learn about what life is like now. What are we going to put in the box? Let's all write a message and put the messages on a memory stick. We should put a supermarket receipt in the box so people can see how much things cost. A magazine will show what clothes are worn these days. What about a photo album?
We can save digital photos on a disk. That will show people what technology we've got. We can put in a computer manual too. Great! Has anyone got any other ideas? A CD of our favourite songs. A map of our town. A DSD club hat. What about banknotes? They'll show people what kind of money is used in our time. OK, Ed, you can put your money in the box. Oh, maybe I'll just take a photo and put that in. I've got some exciting news. I've just called the mayor's office, and the mayor said we could bury the time capsule in the park. And the local newspaper wants to write a story about it. Unit 11, Lesson 1, we have a story. And now let's see what is the meaning of this story in Kurdish. Do you remember in the last unit when Ed said, I've got an idea? Let's see what is his idea now. Finnalet, come on Ed, tell us about your great idea. Day Ed, derbari birokaket peman bile. Ed ishalet, okay, why don't we make a time capsule? Basha butیم time capsule ek درست نکن. Time capsule چیه؟ بۆکسێکە هێنیت پڕیەکەیت لاتۆن شتێک دەربارەی ژیانی ڕۆژانەی خۆت و ئەو سەردەمە هەواڵەکانی تێکەین جۆری پارەکەی تێکەین میمۆری تێکەی یان کاتێک لە سوپەرمارکێت شتەکڕی برە پارەکە و لەسەر پسوڵەیەک بۆ نووسرێ زۆربەی کات ئەوانەی تێکەی بۆی بزانە نرخی شتەکانە و کاتە چۆن بووە ئەماکەیت و لەژێر عەرزە دای ئەنەی بۆی چەند ساڵێک چەند سەدەیەک دوای ئەوە کە خەڵکی تر دۆزیانەوە بزانن کە ژیانی پێش خۆیان چۆن بووە ئەمە وەکو پەیوەندیکردنێ وایە بە خەڵکانی دوای خۆمان کاتێ ئێمە مردوین بۆی زانیاریان پێبین دەربارەی ژیانی خۆمان کە زۆر یارمەتی دەرە بۆ ئارکێۆلۆجیستەکان. We can put things in the box and bury it. ئەتوانین شت بخێنە ناو بەکسەکە و بینێژین. When people dig it up in the future, they will learn about what life is like now. کاتی خەڵک هەڵیەکەنن کاتەکەی دۆزنەوە ئەتوانن ئەوە بزانن کە ژیانمان ئێستا چۆنە. لیبیەڵێت What are we going to put in the box? چی بخێنە ناو بەکسەکەوە؟ کەیتی شەڵێ Let's all write a message and put the message on a memory stick. با هەمومان نامێک بنووسین و نامەکە بخێنە ناو memory stick و memory stick شتێکە وەکو فلاش وایە. We should put a supermarket receipt in the box so people can see how much things cost. ئەمیشەڵێ ئێمە بێت پسوڵەی سوپەرمارکێتێک بخێنە ناو بۆکسەکەەوە بۆی خەڵک بزانێ کە بە چەند ئەم شتانەمان کڕیوە کە چەندی تێچووە. A magazine will show what clothes are worn these days. ئەمیشەڵێ چی؟ وێنەیەکی دەرکردووە لە مەگەزینێک ئەڵێت ئەم کچەیە باشە سی جلو بەرگەکەیکەن ئەڵێت ئەگەر ئەمەش دابنین ئەمەوە دەرەخا کە ئێمە لەم سەردەمایە خەڵکی چیمان لەبەر کردووە. What about a photo album? ئەمیشەڵەی فۆتۆ ئەلبومێک ئەلبومی ڕەسم. We can save digital photos on a disk ئەڵێ توانین ڕسمی دیجیتال سیفکەین لەسەر دیسکێک that will show people what technology we've got. بۆ ئەوەی پیشانی خەڵکی بین کە ئێمە چه تەکنۆلۆژیەکمان هەبووە. We can put in a computer manual too. ئەتوانین هیندا بنین. مانوال چییە؟ کاتێک کە جازەکە کڕیت نامیلکەیەکی بچووکی لەگەڵایە فێرتەکە کە چۆن بەکاری بێنی ئەڵێ توانین ئەوەش دابنین. بۆچی ئەمە دابنێن بۆی بزانن کە کۆمپیوتەر لەو سەردەمەی ئەمانە چۆن بووە. Great! Has anyone got any other ideas? زۆر باشە. کەس هیچ بیرۆکەیەکی تری هەیە؟ A CD of our favorite songs CDێک دەربارەی گۆرانەکانی کە حەزمان لێ A map of our town نەخشەی کوێ؟ نەخشەی تاونەکەی ئێمە A DSD club hat کلااوێکی DSD. What about banknotes? They will show people what kind of money is used in our time. ئەڵێ banknote دانەنین؟ چی دەربارەی banknote؟ ئەوە پیشانەیە کە ئێمە چ پارەیەکمان بەکارهێناوە چ پارەیەک بەکارهێنراوە لە سەردەمی ئێمە. banknote چییە؟ پارەی کاغەز ئەو پارەیەکی خۆمان هەمانە.
Okay, Ed, you can put your money in the box. إيش الله باشا Ed. تواني بارك وبخيت الناو بوكسك. إشكوي بيلن. يكسر ترسل. Oh, أزناك بارك يدانه. Maybe I'll just take a photo and put that in. الله لانه من رسمك بقرمو رسمي بارك دانم. يعني بارك خوي دانانه. Finally, I've got some exciting news. حوالي بجوش وخروشم بيا. I've just called the mayor's office and the mayor said we could bury the time capsule in the park. تلفوني كردو بسروكي شارواني ايش بي وتوكا توانن تام كابسولا كان لبارككا بخنجر عرضه وبينجين. And the local newspaper wants to write a story about it. روزنامه ناوچوکه شیوه چی بکد چی رو که درباره و بنویسد. There are true false one here. Ed has got a metal box. Ed چی کردوه؟ metal box اکی؟ Here. True. The children are going to write a message and put them on a disc. منالا كان بتمان message بنوسنو بيخنسر ديسكك. Ed wants to put his money in the time capsule. Ed ewe paraki bkhita now time capsule ka. The children are going to bury time capsule in the park. منالا كان چیه كان time capsule ka لا park ka دعنه. كاميان راسته كاميان غلطه. Number 3 راسته. Ed wants to put his money in the time capsule. No, number 3 غلطه. Ed وتي پارکمی که بیروککی پیان که پاریتی بکن بلاموتی او ساعتی بیری کرده ولیره دای علیتی. Maybe I'll just take a photo and put that in. فكريكي بهاو لان الرسمة كي باركة بقر مو دابنا كواتا قالت ناها باركي دابنت ايوه الرسمي باركة بقرة او رسمة دابنة. Number 4. The children are going to bury the time capsule in the park. أما راسته لا باركة كدانا. أي number 2. The children are going to write a message and put them on a disc. علي خانا سر ديسكك. أي خانا سر ديسك يان وتيانشي a memory stick. No. كواتا. Number 2 is false. Number 3 is false. Number 4 is true. كواتا يكمو چوارم راسته دوامو سيام غلطة. Listening 96. Listen and repeat. Time capsule. Banknote. Photo album. Stamp. Diary. Receipt. Memory stick. Manual. وی که گوتان لمشانگر لا دیکشنری ورکبوک کا وشکانه دوزیتو لسر دفترکا دینوسی. پاشان number 2. You can write about your life in a اتوانی درباره جانی خوب نوزی لچی لدفتری یادگاری کت. A blank is a paper money. بوشای paper money. واتا پاره کاغذا کامیانی لمانه بوبه a banknote. Number 3. You can store information on a توانی زانیاری کوب کیتوا لسر چی memory stick. لسر memory stick اکا. Number 4. A blank tells you how to use a new machine. پتاله که چون امریکی تازه بکار بینی. کامانه لما this one. You can keep your favorite photos in a اتوانی رسمانی که خزله بخیت ناو چیوا photo album. When you buy something from a shop, you get a receipt. Sula. اینجا بایستا بوتان بنویسم ایواش لگل منا بنویسم.
گوڵەکانی من بۆ وانەی داهاتوو وەرکبووکەکەتان لەسنی 7 and lesson 8 وانەی حوتەم و هەشتەمی یونتی 10 لاپەڕە 84 و 85 شیکار بکەن هەروەها لاپەڕە یەکەمی یونتی 11 تەنها لاپەڕە یەکەم واتە چیتان لەسرە سێ لاپەڕەی وەرکبووک. بەم شێوەیە هاتینا کۆتایی وانەی ئەمڕۆمان هەتاوەکو وانەی داهاتوو کاتێکی خۆش بۆ هەمووتان بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک